کاتلیوەی منداڵەکە بەهێز و توانا بێتن ئەگەر داکو باب تەرجیعی بکاتن و پێداویستەکەی هەموو شتی لۆ دابین کە ئەوجار لە جل و بەرگ لە کتاب لە قەلەم لە عنی مادی هەموو شتەکانی لۆ دابین بکاتن منداڵەکەی خۆ تەرجیع بکاتن لۆ خاتریوەی سبەینێ نەجەحەت بەدەست بینی ئەوجا دەبێتە مامۆستا دەبێتە مهندس ئەلمیم ژیانی خۆی لە خۆ دابین بکات. بەنظرم ئەوەی کە منداڵ چاک دەرسەکان لە مەدرسەی سەرحاڵ بن و زۆر چاک فێر بن دەبێ شەوانە زۆر زوو بنون بەیانێک هەڵدەستن سەرحاڵ بن مەغزیان چاک کارە دەکا هەمیشە چاکتر دەرسەکان حاڵی دەبن وەوەیەکە بەنظرم دەبێت سۆشیال میدیای زۆر کەمکەنەبە مۆبایل و ئایپەدوانە بەنظرم دەبێت دایک و باب هۆشیان هەبێ هەست بکرێ بۆ منداڵان یا کەمتر بکرێت. بینی قوتابخانە حکوومیەکان و ئەهلیەکان تا ڕادەیەک جیاوازی بەدیەکرێت لە ڕووی گرنگی پێدانی مامۆستاکانەوە بە قوتابیان کە ئینشاڵڵا باڵێن ئەو شتە هیوادارین کە نەمێنێت بە جۆر لە جۆرەکان کە قوتابخانەی حکومی و ئەهلی بگەنە یەک ئاست کە باڵێن ئەو قوتابیانەکە کەم دەرامەتیشن بتوانن سوود لەو زانستە بینن کە مامۆستاکان پێیان. دەبێ مامۆستا ئەوە بکاتن یعنی دەرسی بە جوانی بداتەوە بە مناڵە نەبووە هەمالی بدە لەسەر کورسی لۆ خۆی دانیشی دەوامی تاوا بوو گەڕێتەوە مارێ.